لە شاری هەولێر خوێندنی پۆلی 12 ئامادەیی و پیشەیی و خوێندنی ئیسلامی دەستی پێکردەوە لە سەرجەم قوتابخانەکان. قوتابیان دوای دابڕانێکی چەند مانگی ڕوویان لە هۆڵەکانی خوێندن کردەوە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێریش ڕای دەگەیەنێت کە ئەوان پابەند دەبن بە دەوامی فەرمی و ئەو بڕیارانەی کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە دەرچووە. خۆشحالیەوە بەرواری 16 یەکەم ڕۆژی دەوامی پۆلی 12 ئامادەی دەستپێکی لە سەرتاسەری هەرێمی کوردستان و لە پارێزگای هەولێریش بە ژمارەی تقریبا نزیکی 50,000 قوتابی بەشداریان کرد لە دەستیان کرد بە خوێندن لە سەرجەم ناوەندەکانی خوێندن. لە سەرجەم قوتابخانەکان داوامەکە زۆر بەڕێکوپێکی زۆر بە ئاسایی دەڕوا و هەروەها قوتابخانەکان پابەندی ڕێنماییەکانی تەندروستی نەکە و لە بەستنی دەمامک و بابەتی دووری قوتابیان لە یەکتری و دڵنیایان دەکەینەوە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە بە دەرەجەیەک لەو بارودۆخەدا پاراستنی سەلامەتی قوتابیانە پاشان دابینکردن و زانینکردنی خوێندنێکی دروست بۆ قوتابیەکانیان. قوتابیان دوای دابڕانێکی چەند مانگی دڵخۆشم بەکردنەوەی قوتابخانەکانیان و داوا لە وزارەتی پەروەردە دەکەن ئیتر بە هیچ بڕیارێک قوتابخانەکانیان دانەخەن بۆ ئەوەی ئەم ساڵی خوێندنیان نەفەوتێت. دڵخۆشم بۆ کە ئەمڕۆ کە دوای ماوەیەکی زۆر لە داخرانی قوتابخانەکان ئەمڕۆ کە دەرگای قوتابخانەکان کرایەوە و هیوادارم کە دەرگای قوتابخانەکان دانەخەوە بەوەی ئەم ساڵ بە شێوەیەکی سەرکەوتوو قۆناغەکە تێپەڕێن و ئەو ساڵە قۆناغی 12 کۆتا قۆناغ من ساڵێکی زۆر ئەستیارە کە بە شێوەیەکی سەرکەوتوو قۆناغەکەی تەواو بکەین. هەستێکی خۆش بکە دوای دابڕانێکی زۆر گەیشتینەوە بە قوتابخانەکان و هاو دوای سەر کە ماوەیەکی زۆرە ئێمە هەوڵ دەدەین تەنها ئەو ساڵمان ماوە گرنگجێکی زۆری هەیە بۆ ئێمە بۆیە هەستێکی خۆش بکە گەڕانەوە. هەرچەندە چەند مانگێک قوتابخانە دواکەوتووە بەڵام بەڕێوەبەری قوتابخانەیەکی شاری هەولێر دەڵێت ئەوان هەموو هەوڵێک دەخەنە گەر بۆ جێبەجێکردنی و بەرنامەی کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە بۆیان دانراوە. بەو خشتەیە کە لە وەزارەتی پەروەردە بۆمان دیاری کراوە بەڵێ دەتوانین قەرەبووی بکەینەوە و چونکە هەتاکو و مانجی نزیکەی مانجی 6 کە دەوام دەکەین ئیتر قەرەبووی بابەتەکان دەکرێتەوە و ئینشاڵڵا ئەگەر ئەو ڤایرۆسا بەرەو کەمبوونەوە بەرەو نەمان بچی باشتریش تاویز دەکرێتەوە. بەڵێ دەوامان ئاسای بۆ نمونە ئەمڕۆ یەکەم ڕۆژە ئەوە وانەی شەشەمە قوتابیەکان لە ژوورەوە نازەم چون تەسویر ژوورتان کردیانە بە شێوەیەکی ڕێکوپێک دەوام دەکەن و بەبێت کێشە ئینشاڵڵا بەردەوامیش دەبین. 50,000 قوتابی لە 91 قوتابخانەی ئامادەیی لە پارێزگای هەولێر ڕوویان لە قوتابخانەکان کردووە بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان. دوای دابڕانێکی چەند مانگی دووبارە قوتابیانی پۆلی 12 گەڕانەوە هۆڵەکانی خوێندن و ئاوەتە خوازن کە دەرگای قوتابخانە بەسەریاندا نەخرێت و لە کۆتا قۆناغەکانی خوێندنیان بۆی بە سەرکەوتووی تەواو بکەن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.